قۆناغەکانی ئەنفالی کورد. ئەنفالی یەک. ئەنفالی دۆڵی جافایەتی لە 23 شوبات تاوەکو 19 ئاداری ساڵی 1970 خایەن. ئەم شاڵەوە بە هێرشکردن بۆ سەرگوندەکانی سەرگەڵ و بەرگەڵووی دۆڵی جافایەتی لە 23 شوباتی 1970 دەستی پێکرد. لە چەند خۆڵێکەوە بە درێژایی 80 کیلۆمەتر لە بنگردەوە بۆ لای ڕۆژهەڵاتی دەریاچەی دووکان و شارۆچکەی دووکان، لەوێشەوە بۆ شاری سلێمانی و شارۆچکەی ماوەت و چوارتایی گرتەوە. ئەم هێرشە بەربڵاوە سنووری شارۆچکەکانی سوورداش و دووکان و سەرچنار و قەڵاچواران و چوارتایی گرتەوە بە سەرپەرشتی وەزیری بەرگری ئەو کات سوڵتان هاشم. هێزە بەشداربووەکانی ئەم شاڵەوە پێکاتبوون لە 20 لیوا و 60 فەوج. لەم هێرشەدا نوێترین چەکی قورس بەکارهێنران کە بوونە هۆی وێرانکاریەکی زۆر لەم ناوچانەدا. ئەنفالی دوو لە 22 ئادار دەستی پێکرد و 1 نیسانی 1970 کۆتایی هات. ئەم هێرشە ناوچەی قەرەداغی گرتەوە لە تەکیا، سێوسێنان، سەگرمە، دەربەند باسەرا، قۆپی قەراق و چەند شوێنێکی تر گشت گوند و ئاوەدانەکانی ئەم ناوچە جوگرافیایی گرتەوە. سەرەتای هێرشەکە بە کیمیابارانکردنی چەند شوێنێکی استراتیژی لە ناوچەکەدا بوو کە بە شێوەیەکی زۆر سەخت کیمیاباران کران. لە ئەنفالی قەرەداغ ئەو هاوڵاتیە کوردانەی کە دەستگیرکران یاخود خۆیان دا بەدەستەوە بۆ سەربازگەی قۆرەت و گوازرانەوە کە نزیکەی 8,000 کەس بوون لە ژن و منداڵ و پیر و گەنج، پاشان گواسترانەوە بۆ سەربازگەی تۆپزاوە لە نزیک کەرکووک و دواتر لەوێ گەنجەکان لەوانی ترجیا کرانەوە بەرەو شوێنێکی نادیار بران. ئەنفالی سێ لە 7 تاوەکو 20 نیسانی ساڵی 1970 شاڵاوی ئەنفالی سێ ناوچەی گەرمیانی گرتەوە. گەورەترین و بەرفراوانترین هێرش و پەلامار بوو لە ساڵی 1970 بۆ سەر کوردستان کە ناوچەکانی دووز، قادرکەرم، کەلار، کفری، چەمچەماڵ، تیلەکۆ، پێباز، سەنگا و تەکیە و بەشێک لە ناوچەی ئاغجەلەری ڕاماڵی. زیانێکی زۆر گەورەی گیانی و مادی بە دانیشتوانی نزیکەی 5,000 سەرگوندی ئەم ناوچانە گەیان. لە 14 نیسانی 1970 4 شارۆچکەی لێ کاتدا خاپوور کردن. نزیکەی 20,000 ژن و منداڵ و پیاو بۆ سەربازگەی قۆرەت و بران. هەر بۆیە ساڵانە 4/4 وەکو ڕۆژی یادکردنەوەی تاوانی ئەنفال ناسێنراوە. ئەنفالی 4 لە 8 نیسان تاوەکو 3 ئایاری 1970 هێزەکانی ڕژێم دوای تەواوکردنی تاوانەکانی ئەنفالی سێ کە زۆرترین ژمارەی قوربانی و شوێن بزری لێکەوتەوە لە هێرشەکانی بەردەوام بوو بۆ سەر ناوچەکانی تری کوردستان بە هەمان شێوە. جوگرافیای ئەم شاڵەوە لازەی بچووک بوو کە هێڵی سنووری هەردوو پارێزگای کەرکووک و هەولێر پێک دەهێنێت. سەرەتای ئەنفالی 4 بە کیمیابارانکردنی گوندی گۆبتەپە لە ڕۆژی 3 ئایاری 1970 دەستی پێکرد باهۆی فڕۆکە جەنگیەکان بۆمبی کیمیایی بە سەر خەڵکەکەی باران کە قوربانیانی ئەم گوندە بە نزیکەی 300 کەس دەخەمڵێنرێن. بۆ ڕێگرتن لە دەربازبوونی دانیشتوانی گوندەکانی گۆبتەپە و عسکەر و گوندەکانی دیکە، ڕژێم ئاوی بەنداوی دووکانی بەردایەوە تاوەکو خەڵکی نەتوانن لەزەی گۆبتەپە بپەڕنەوە و دەرباز ببن. قۆناغی ئەنفالی 5 و 6 و 7 دۆڵی چیاکانی شەقڵاوە و ڕواندز لە 15 ئایار تاوەکو 26 ئابی 1970 سەرەتای هێرشەکە لە 15 ئایاری 1970 بوو کە دوا ڕۆژی مانگی ڕەمەزان بوو. چەند فڕۆکەیەک کەوتنە کیمیابارانکردنی گوندەکانی وەرە، نازەنین، کاموسک، سپیندارە، عەلیاوە، سماقوڵی. بووە هۆی گیانەدەستدانی ژمارەیەکی زۆری دانیشتوانی گوندەکان و مرداربوونی ئاژەڵەکانیان. تونترین هێرشی سوپای عێراق بۆ ناوچەی دۆڵی بالیسان بوو، بەڵام زیانی گیانی بەراورد لەگەڵ هێرشەکانی پێشوو کەمتر بوو چونکە زۆربەی ئەم ناوچانەی سەر بە پارێزگای هەولێر چۆڵکرابوون و خەڵکەکەی ڕاگوێزرابوون. گەورەترین زیان لەم ناوچەیە بەرگوندی بلەی خوار و کەوت و خەڵکەکەی شوێن بزرکران. لە ڕۆژی 7 حوزەیران شاڵاوی ئەنفالی 5 کۆتایی هات. سەرەتای ئەنفالی 6 لە 26 تەموز بە بۆردومانکردنی ناوچەکانی دۆڵی بالیسان و دۆڵی مەلەکان و دۆڵی وەرتێ و دۆڵی هیران و سماقوڵی
بە چەکی کیمیایی دەستی پێکرد و حکوومەت خەڵکەکەی دەرپەڕان. پاشان لەلایەن حکوومەتەوە ناوچەکە داگیرکرا. داوەشیان لە خەڵک کرد خۆیان بەدەستەوە بدەن لێبوردنی گشتی هەیە. بۆیە ژمارەیەکی زۆری خەڵکەکە هەڵخەڵەتان و خۆیاندا بەدەستەوە و دوای گرتنیان شوێن بزرکران. لە میانەی شاڵاوەکانی ئەنفالەکانی 5 و 6 و 7 52 گوند لە ناحەی خەلیفان و ڕواندز و خۆشنا وێران کران کە سەرجەمیان 2602 خێزان بوون. ئەنفالی کۆتایی بادینان لە 25 ئاب تاوەکو 6 ئەیلولی ساڵی 1970 لە دوای وەستانی شەڕی عێراق ئێران دوا شاڵاوەکانی ئەنفال لە 8 ئازاری 1970 دەستی پێکرد. سوپای عێراق دەستی واڵا بوو بۆ ئەنفالکردنی ناوچەی بادینان. ئەم شاڵاوە بە درێژایی ناوچەکانی زاخۆ، ئامێدی، شێخان و ئاکرەی گرتەوە. سەرەتا ناوچەکە بۆردومان کرا لەلایەن سوپای عێراق بە بۆمبی هێشووی و عنقودی کیمیاوی. نۆی چوار بتەکانی سەدام ڕووخان لە هەفتەی چوار من لە 16 یا هەفتەی چوار من لە هین بووم، لە بەغا بووم، هێشتا شەڕ بوو، هێشتا تاڵانێک، هێشتا وەزارەتەکان دووکەڵی لێڵەستا، هێشتا یعنی چەند ڕۆژێک تقریباً 5 ڕۆژ 6 ڕۆژ دوایەوە کە هاتینەوە لە سەرەتای مانگی 5 ئێمە چوین، تقریباً تا مانگی کۆتایی مانگی 7 لەوێ بووین، ینی نزیکەی دوو مانگ زیاتر ئێمە سەرقاڵی ئەوە بووین و زۆربەی زۆری گۆڕە بە کۆمەڵەکانمان بینی و زۆربەی ئەوە گوتم هاتینەوە من ئەوە بوو بە کەرەسەی 1-2 کتێب ئەم کتێبی لە سلمانەوە بۆ مردن کە لەوێ ئەوکرای عەربیش و بەشێکی بەشی هومان ڕایست و توانە لە گۆگڵوانە بە ئینگلیزی شێ و بە عەربی شەیەگەر بە دوایە بگەڕی هەم ئەو کتێبەی ئەوەی کە باڵین ئەوانەی بیابان دڵی لێدان خستن ئەوەش ئەوێ بوو. بەدوای ئەوەشە بیرکردنەوە لە کتێبگەلی تریژ هات، مەسەن ئەم کتێبەی کورتقران کە من و مەجید کردومانە دیسان پرۆژەی ئەو وەزع بوو. ئەمە قەرار بوو 4 کتێب بکەین بۆ هەر 4 بەشەکە بەداخەوە لەمایە کۆتاییات ئەچووتە هەرکوێ. من لە لێرە شعرێکی خەیام بیرە خەمەوە و لە زۆر لەم دوایشە دیسان باسێکیەوە کراوە. تۆ لە ئەچوتە هەرکوێ دەبێت زۆر باسپایی پێدانی نەبا ئێسک و پروسکی گۆزەیەک کە لەسەری ئینسانێک ئێسک و پروسکی مناڵێک لەژێر پێتابێ. یعنی ئێمە تووشی حاڵەتێکی سیر بووین، لامان وا بوو هەموو باشووری عێراق گۆڕی بە کۆمەڵ بۆ ئێمە سەدمە بوو. لە سەماوە 13 گۆڕ دۆزرایەوە، لە نەجەف 2 گۆڕ دۆزرایەوە، لە کەربەلا 4 دۆزرایەوە، لە بەسرا 10 دۆزرایەوە، با وەرن بۆ فڵان شوێن دوانی تر لەوێ، لە عەمارە دوان هەیە، لە نازانم لە باڵی نوگرە سەلمان ئەوە ناهەیە. یعنی بۆ ئێمە تووشی هینێک حاڵەتی زۆر سیر بوون. تۆ لە بیابان هەر خودی بیابان جاری وا بوو هێرشی لم هەموو شتەکان لە تۆ شێوێنێ. مەسەلەن هەموو شتێک ژیان زۆر خۆشەویستە بێ لە بیابانە. ئەو مەسەن ئەگەر من و تۆ لە بیابانە بین من دەبێگاوم پێ تۆ ئاوەکەی خۆت پێ نەما بێ زۆر ئەستەمە من قبول کەم ئاوەکەی خۆم بدەم بە تۆ، چونکە بیر لەواکەمەوە ئەگەر ئاوەکە بەشکەین دوایەوە چی ئەبێ لەوێ تۆ هەموو شتێک ئەبینی ئینسان براوە بۆ نائومێدی نەکرد بۆ کوشتن، ئەوە هیچ بێن بۆ کوشتنوانە، براوە بۆ ناومێدی، براوە بۆ دۆخێک ئەگەر بۆ منە ئەوەی تەیمور بێنینەوە یان ئەوانی تریش کە بەسەنەوانی کە لە گۆڕ بە کومەڵەکانە ئەنوەر تەیار بۆ نمونە ئەوانی فەرەجوان کە بەداخەوە ئیش لەسەرەوە نەکراوە تا ئێستا فیلم چۆن لەسەرمە دەکرێت ئەوەندەی زیاتر مامەڵمان لەگەڵ حەکە. تەیمور مەسەلەن کە لە گۆڕ بە کومەڵەکە دەرچووە هیچ ومێدێک بە ژیان نییە ئەو مناڵت، بەڵام ڕێکەوت وابێ کە ئەوەی کە ئەیجێڕنەوە ئەوەی کە من لەوێ لە بنەماڵەکەی ئەوانیشم بیستوانە ئەوەیە کە چەند خێزانێکی خەریکی لەوێ خێمەیانەڵدا و خەریکی لەوە ڕۆن ئەیگرنە خۆیان و دوای ئێهێنەوە لە دیەیەکی دوورتر دیەکە چەند کیلومترش نزیکەی 60-70 کیلومتر دوورتر لەوێ ئەی پارێزنەوەی ژێنوانە. چیرۆکانیان دوور درێژە، یان هەر کتێبیشان لانی کەن 150 لاپەڕە زیاترە، هەموو پڕە لە وردەکاری و شتی سەرنج ڕاکێش بۆ خوێنەرەگەر بیخوێنێتەوە. بەڵام یەکێ لەو شتانەی کە بڵێم ئەو کاتی چاوپێکەوتنەکەمەکە لەگەڵ تەیمورە
کە ڕەنگە بۆی ڕاشکاوانی بێڵێم من نووسیمەتەوە بە ئامانەتەوە خۆی نەقلم کردو بڵاوم کردێتەوە بەڵام بۆ ئەو ڕۆژە ینی ڕەنگە باوەڕم بۆ قسەی تەیموور نەکردێ تا هاتنی داعش بەس کە داعش هات ئەو ڕووداوانم بینی اینجا باوەڕم بەوە کرد کە بەڵێ قسەی تەیموور ڕاست بوو ئەو یەکێکە لەو شتە سەرنجڕاکێش و لغزانەی کە باسی کرد ئەڵێ پێشەوەی گولەبارانمان کەن لە جریکانیشان هێنایەکی قەباغێک ئاویان داینێ هەتا باس دڵسافی و بەراەتی ئەو ژن و مناڵاناکە ئەڵێ کاوەکەیان داینێ دایکم و پورەکانم و ئەو ژنوانی ناوسیارەکە من دوعای خێریان بۆ عسکەرەکانە کرد لەبەرەوەی ئەو نەتینو بوو بووین ئەڵێ دەممان پێتەڕ کرد بەڵام تەیموور خۆی گومانی ئەوە کا ئەڵێ ئەو کاتی کە گولەبارانیان کردین ینی هەموو بێدەنگ بووین و سیرمانە کرد و مەسەلەن کەس ورتێشی لێوە نەهات یان ئازارێ یان بە جۆرە لە جۆرەکان ئینسان کە تۆ بتکوژن ڕوبڕووی مرگ بیتەوە ممکن نییە و حاڵەتێکی ئاسایی بی بەس ئەو زۆر ئاسایی باسی ئەم حاڵەتەیە کرد تەیموور گومانی خۆی وا دەرەخاڵە گومانمە کرد ئەو ئاوە دەرمانی تێکرابێت یعنی باوەڕم بەم قسەیە نەبوو بەڵام کە ئەم ڕووداوانی داعش هات و ئەم جۆری بەنجکردنەی خەڵک و ئەم جۆری دەرمان و حەبپێدانە لە کاتی سەربڕین و ئەو ڕووداوانی کە ئەیبینین بەداخەوە لە تۆڕ کۆمەڵاتیەکان تەلەڤیزیۆنەکان گەیشتمە باوەڕ کە سەدامیش هەمان عملیەی کردووە لەگەڵ بەشلانی کەم لەگەڵ بەشێک لەو خەڵکی کە کۆمەڵکوژی کرد دەتوانم بڵێم هەمویان ینی ڕووداوی سەرنجڕاکێشن بەڵام ئەکەوێتە سەر ینی وەرگر ینی خوێنەر کامی بەلاوە سەرنجڕاکێشە یان ڕەنگە کامیان زیاتر ئازار بەخشە خۆی بەدڵنیاییەوە تاوان هەر تاوانە کوشتن هەر کوشتنە بەڵام ژن و مناڵ تا ڕادەیەک ئینسان ینی هەستەکەی بەراەتی زیاترە بێتاوانتر و بێگوناهترن کە باس لە مردنی مناڵێکە کرێ ئەوەی تەیموور زۆر بەلای خۆشمەوە و هەتا ئەوەندە تەسیری لێ کردبووم لە داڕشتنەوە شاتە سەورەکەم بە زمانێکی تر دام ڕشتۆتەوە جیاواز لەوەی کە چاپێکوتنەکانی ترم ئەنجامداوە و باوەڕشم وایە من ئەو کاتە لە بەروی مناڵم نەبوو ینی ئەو کاتی چاپێکوتن ئەگە مناڵم هەبووایە قەناعەتم وایە زۆر ئەو کتێبە ئازار بەخشترە بوو لەوەی کە ئێستا خەڵکی خوێنێتەوە بەرگەی ناگرێ ینی باوەڕم وایە گەر چکە و کاتە من هەستی باوکایەتیم نازانی هەستی مناڵم نازانی بەڵام ئێستا گەر بنووسایەتەوە تەسەورمە کرد زۆر زۆر سەرنجڕاکێشتر بووە حکوومەت بە پلەی یەکەم زۆر کەمتر خەم بوو ینی کەڵم حکوومەت مەبەستم دامەزراوە حکوومیەکە نیە مەبەستم لە کۆی دەسەڵاتدارێتی کوردە لە بەرامبەر ئەم کەیسەوە لە بەرپرسیارەتی کورد لە مامەڵەکردن بەرامبەر ئەم کەیسە و مەبەستشم تەنها لێرە ئەنفال نییە چە هەڵەبجە فەیلیەکان بارزانی و شنگالیش ئێستا هاتە سەری بەداخەوە ینی من پێم وایە دەبوو زۆر ورتر کارمان لەسەر ئەمە کردایە و زۆر شاید حاڵ هەبوون کە لە دەستمان چوون و هەمویان ئەو هەموو زانیارەی هەیان بوو کە چیرۆکی هەرێکیان شایستی و فلیمێکی ڕۆژێ لە بەرەم بێنرێ کتێبی لەسەر چاپ کرێ هەمویان وەفاتیان کرد و مردن و دەستی کەس ئێمەمانان پێڕان نەگەشت کە چاپێکوتنیان لەگەڵ پێلانی کە زانیاریانی لایەن بوو نێڵین لەگەڵ خۆیان نەبێ بنە قەبرەوە کەمتر خەم بووین بە شێوەیەکی گشتی چ وەکو دەسەڵاتداری چ لە ئاستی شەخسیش من لە خۆمەوە دەست پێکەم کە ڕەنگە لە هەموو کەس زیاترم کرد بێ بۆ ئەنفال بەڵام پێم وایە ینی ئێستا بیرەکەمەوە هەستەکەم ئەمتوانی زیاتر بکەم لەوەی کردومە ئیتر ڕەنگە ڕۆژگار و قورسی ژیان و هۆکارگەلی سیاسی و شەڕی ناوخۆمانە ڕەنگە تۆزێ گرفتی تریان دروست کرد بێ بەڵام هەر کە بیرەوە زۆر جا خۆم عەزابی نەفسیم هەیە کە خەڵکتر هەیە ئەمتوانی مقابلەی بکەم بەڵام بەداخەوە مرد و مقابلەشم نەکرد و ئەوەی کە بە شێوەیەکی گشتیش دەبوو بکرایە ئەوەیە کە کورد دەبوو ئێستا چەند مەتحەفێکی ئەوەندە گەورەی هەبووە لە ناوخۆی کوردستان و بیتوانێت لە ئاستی دەولیش لە کام وڵات زۆر جێی سەرنج بوو شوێنێکی تایبەتی بە ئەنفال دروست بکردای بۆی خەڵک بچێ بیبینێ هەم لێرە هەم لەوەیە کە ورد و درشتی ئەنفالی تیاوەیە بەڵام بەداخە ئەو حاڵی مۆنومنتەکانمانم کە ئێستای بینی هەندێکیان تا ئێستا دیوارێکی ڕق و تەق و حکوومەت بە درێژایی چەندین ساڵ نەیتوانیوە لانی کەم ئەوەندە بەڵگەوتی کۆمنتی لای کەسێکی وەک منە حکوومەتیش ئەوەی بتوانێت کۆ بکاتەوە کە لە مۆنومنتەکانە دایبنە ئەمانە ئەسەفی زۆر گەورن و یعنی بەداخەوە لەم وردە وردە زانیاری تر زۆرن بزەرە بن خەڵک زۆرن ئەم شاید حاڵانە کە هێشتا بەشێکیان لە ژیانە ماون ئەگە فریان بکەوین پێشەوەی بمرن زانیاریەکانیان کۆ بکەینەوە گەرنا ئەوانی شەڕۆن و ئەوێ هەرتر وەکو بەسەرات بژێڕێت من بە زۆری بایەخم بە خوێنەوارەکانداوە بایەخم بەو پیرەمێرد و پیرێژن و مناڵانە داوە کە خوێنەواریان نییە کە دەمیان بە ڕاگەاندن ناگە یا دەمیان بە ڕاگەاندنەکە مەسەلەن گرتەیەکیان لێ وەرەگیرێ و ناتوانێت قسەی دڵی خۆی بکە زۆر کەم ئێمە خوێنەوارەکانمان مقابلە کردو بەڵکو هانمان داون خۆیان بینوسن و ئێمە بڵای بکەینەوە زۆر بایەخمان بە چیرۆکی قوربانیەکان داوە
و باخیشمان بەو دۆکۆمنتانەداوە کە دەستمان کەوتەوە بڵاومان کردەوە ئەگەر قسەیەکمان هەبوو بێ لەسەری لە پراوێزە لەسەر نووسمایە مەسەن کەسێک شیکردنەوەیەکی بۆ بەڵگەنامەکان کردبێ باخمان بە ئاماری قوربانیەکان داوە ئەگەر چی ئەو ئامارانە فەرمینین چونکە بەڕاستی ئامارکردن مەسلەیەکی زۆر هەستیارە زۆر قانونیشە مەسەن بۆ نمونە من چوومە گوندێک گوتومە ژمارەی ئەم قوربانیانی ئەم گوندە چەندە ژمارەیەکیان پێداوەم بەڵام ئەمەم وەکو ئەسا زۆر گرتووە بەڵام نەم کردووە بە بڕیار لەوەی کە ژمارەکانیان ئەمەندەیە دوجار پرسیارم کردووە چونکە مەسەن بۆ نمونە من تووشی حاڵەتی وابووم ئاماری گوندێکم بڵاو کردوێتەوە دوجار تەلەفۆنیان بۆکردن کاکەم ئەم خەڵکانەشیان لەبیر چوو لە هەموو حاڵەکانە ئێمەوە ئیشمان کردووە زۆر ئیشمان لەسەرەوە نەکردووە گۆڤارەکەمان گۆڤارێکی ئەکادیمی و ئەوە بێ لە ڕاستیان من زۆر کارم بەوە نییە کارم بۆ ئەم چیرۆکانە نەفۆتێن ئەم بەڵگانە نەفۆتێن من ئێستا دۆکۆمنتێکم لە فۆتانێ پارێزم بەیانی ئەوانەی کە ئەکادیمین کە پرۆفشنال و زانستین ئەتوانن ئەگەر ویستیان ئیش لەسەر ئەمە بکەن گردنیشان ئازاد بێ با ناویشمان نهێنن زۆر ئاسایە گرنگەوەیە ئەوەی کە زۆر بەلامانەوە گرنگ بوو ئەم چیرۆکانە نەفۆتێن چونکە من گەیشتوم بەوە لە زۆر شوێنیش ئەمان باس کردووە لە ساڵی 1970ەوە ئێمە لەگەڵ مردنی هەر کەسێک لە گەرمیان لە بادینان لە گۆبتەپە لە هەڵەبجە زیاد لە چیرۆکێکمان ئەمرێ چونکە ڕەنگە قوربانیەکان هەر چیرۆکی خۆیان پێ نەبێت چیرۆکی خەڵکانی تریشیان پێیە کە لەوێ مردوون یا لە ڕێگا مردوون وایە ئێمە کەم تەرخەم بووین لەسەرەوە مەسەن بۆ نمونە ئەگەر بە هاتاباو هەر خزم و کەسوکاری قوربانیەکان یا قوربانیەکان کەسوکاری قوربانیەکان خۆیان کە خوێنەواریان تێ ئەوانە هەر باتنا بەس چیرۆکی ماڵی خۆیان بنووسێتەوە ئێستا ئێمە خاوەنی خەرمانێکی زۆر زۆر گەورە بووین لە چیرۆکاری ئەنوان بەداخەوە نەکرا و حکوومەتیش نەک هاوکار نەبوو بەعەکسەوە زۆر هاندەر بوو بەوەی کە بەڕاستی کاری جددی نەکرێ مەسەڵەن ئەوەندەی کە بە دوای ڕۆتیناتەوە بوون ئەوەندە بە دوای کاری عملیۆنە بوون بە بڕای من لە جاتیەوەی کە ئێمە یادی ئەنفال بەو شێوە بکەینەوە کە ساڵان مەسەن بۆ نمونە هەر تەپتۆزی سیارە خەڵکە کوژێ لە کاتێکە کە بۆ ئێمە بۆ ڕێزگرتن لە قوربانیان نەبێت ژینکە پارێز بین مەسەن بیگوتایە ئەم ساڵ بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی ئەنفال لە گەرمیان 100 چیرۆک تۆمارەکەین 100 چیرۆکی بڵاو نەکراوە من گەنجەکان هانەیەم 100 چیرۆک تۆمار بکەن بەڵام حکوومەت یاریێم وەزارەتی شەیدان با شەیدان نەبێ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێمە بودجێ ئەم 100 چیرۆکە ئەگرینە ئەستۆ نەکراوە کە بڵێن عەقڵیان پێی نشکاوە خراویشتە بەردەمیان ئەوە بکەن مەسەن بۆ نمونە لێتە پرسیاڵە چی بکەین ئەوە بکەن مەسەن کەسێک ئەگەر بیوێ ڕێز لە قوربانیانی ئەنفال بگرێ با کاری زۆر گەورە نەکە با چیرۆکی یەک قوربانی لە فۆتان ڕزگار بکە پێشەوەی بمرێ بەس بینوسێتەوە دوجار دەتوانێت چاپی بکە یعنی حاڵەتانە لای من زۆر زۆر گرنگن ڕێزگرتنێکی بەکردەوەیە شتێکی زۆر جوان لە ناو کەسوکاری قوربانیانە بینم ئەم تاوانە نەیکردوون بە دڕندە تەسەوەرەکەی هێشتا نخبە و ڕۆشنبیری کوردی هانیانەدا بۆی کە دڵپیز بن تونڕەو بن شەڕانگێز بن بەڵام وانین یعنی من زۆر لە دایکانی قوربانیانی ئەنفالە بینم ئەڵێ یا ڕەبی ئەوەی کە من جەرگم سوتا دوژمنیشم ئەو ئازارە نەبینێ زانی وەچ لێبوردەیەکە دوژمنیشم ئەو ئازارە نەبینێ ئێمە ئیش ناکەین لەسەر ئەمە زۆر زۆر دڵخۆشی کردم خاڵێک زۆر زۆر بەلامەوە زۆر جێگەی سەرنج بوو کە دوجار ئەم پرۆژەی گۆژ نەخواردنەوە ئەو شتەشی لێکەوتەوە زۆر لە خانەوادەی قوربانیانی ئەنفال سەرباری ئەوی پابەندێکی توندیان بە ئاینەوە هەیە بەڵام پێیان خۆش نێ جەژنی قوربان و ڕەمەزان بێ پێشیان خۆش بێ حەزەکەن بەزە گردن ئازایی و ئەوە بێ حەز ناکەن گۆشتی تیا بێ زین بۆ لە بەروی مناڵەکانیان داوای خواردنی خۆشیان کردو و نان بینیونەتەوە من کاک محەممەد ئەناسم خەڵکی دەرمەنی خانە کە خۆی شێمێرانە هەموو کەسکاریان فالە بەس خۆی ماوەتەوە ئەڵێ حەز ناکەم قەت زۆر پابەندیشە بە ئاینەڵ حەز ناکەم قەت جەژن بێ زین بۆ لە بەروی کەسی نەما بوو لە جەژنەکانە یعنی هین بوو یعنی ڕۆژی تەعزیبدانی ئەو بوو ڕۆژی عەزابدانی ئەو بوو
ئەم حاڵەتانە ئەم کەوتنانە وای لە من کرد کە بە شێوەیەکی تر مەسەڵەن ئێمە بیر لە ئەنفال بکەینەوە. یەکێک لەوانەیە کە بۆی جێڕاینەوە مختار بوو و بەعسی بوو بەشێ بوو لە هینەکە ئەوەی کە دواتر دکتۆر محەممەدی حسانوان چون گۆڕی بە کۆمەڵی باڵین ئێسک پرسکی بەرزانەکانی لێنایەوە لەوێ مەبەستمەوەیە بەشێک لە کابرا خۆی لە پرۆسیەکەی بەشداری کرد بوو بەڵام کە بۆ ئێمە جێڕایەوە ئەمەی ناوت نەیەوت من بەشدار بوومەتیایە وەکو شاید حاڵێکی وەکو ئەویش وەکو قوربانیەک مەسەلەکەی جراوە ئەمە لە خانووسیش توش بووین حاڵەتی وا هەیە مەسەڵەن ئێمە مازانی کاوە بەشێکە لە چیرۆکەکە بەشێکە لە ناودانەکە بەشێکە لە پرۆسەکە بەڵام بۆ ئێمە شتێکی ئێمە لە تووشی هینێ بووین لە دۆخێکا بووین ئەوەندەی بەلامانەوە گرنگ بوو ئازیەکانمان بدۆزینەوە بەلامانەوە گرنگ نەبوو تۆڵە بکەینەوە بیرمان لە تۆڵەش ناکردەوە بیرمان لەوە ناکردەوە کە تۆ ئەم کەسە ئەم سەدامەیە ئەم فڵانە کە لەو شوێنەیە دیێم چیرۆکەت بۆی گێڕێتەوە تۆ تۆڵی لێ بکەیتەوە زۆر حاڵەتی وا بوو کە بەداخەوە ڕەنگە لەو ڕۆژگارەیە ئێمە هەوڵی زۆریشماندا حتا عجاز خۆ بە پێ بڵێم عجاز بۆ هەموو ستەمکاریەوە کە لە نوبرە سەلمان کردبووی لە قڵای سەلمان کردبووی لە 2023 ئێمە معلوماتمان هەبوو لە شۆ وت گایانمان شوێنی خۆشی کە بەڵکوەری دەبێ وەکو شایەت حاڵێک بێنن بەداخەوە ئێمە وەک پێویست سوود لەوە نەبێت مثلا من خزمی خۆم هەیە بۆ من بۆتە چیرۆکێکی زۆر گەورە لە شێعرایی جێڕمەوە لە چیرۆکای جێڕمەوە ئەچمەوە سەری هەموو ئەوانەی هەموو ئازارانە چونکە ئازاری ئینسان تا ئەنفال تا ئێمە لە بەردەم هەڕەشەی ئەنفالا بین و تا ئەنفال نەبێتە بەشێک لە بنیادنانی ئینسانی کورد بۆی بێتە خاوەنی خۆی لەسەر پێی خۆی بوەستێ من لەگەڵ هەموو ئازارەکانی ئەنفال لەگەڵ هەموو چیرۆکان هاژیم لەگەڵ چیرۆکەی کونەکەمتیار هاژیم لەگەڵ چیرۆکەی پورە حەبێق ئەژیم لەگەڵ چیرۆکی ساتی ئەژیم لەگەڵ ئەوەی جەلەمۆر دەژیم حتا من خەیاڵێکمە بوو ئەوەی جەلەمۆردم تەواو کرد جەلەمۆر لا مێزی خوادا دوایەوە قەرار بوو من بۆ 100 دێ خەیاڵی خۆم بوو بەداخەوە پرۆژەکە سەر ناگرێ ئێستامان بابڵین بۆ نمونە 150 لاپەڕێ 150 بۆ 100 دێ نیازمە بوو شتێکی لەم بابەتە بکەم بۆ جەلەمۆرد کردم خەیاڵم بودوایە بۆ گۆپتەپە بیکەم بۆ قەشقە بیکەم بۆ یۆڵە بیکەم بۆ گرت خەبەر بیکەم بۆ فەقێ مستەفا بیکەم بۆ ئێستاوەی قەشقە تقریبن بۆ قەیتول بیکەم بۆ نمونە ئەوەی قەشقەش تقریبن بەشێک لە کەرەسکانی کۆ کردوتەوە بەس تۆ تووشی هینە بی ینی تووشی ئەسێکی گەورابی جاری وایە زۆر ماندووە بی پیرە بی پێوەیە زانی بڕواکەی ڕۆحت بیرەکە لە سیمایە ناوە قژ و سەر و سیماوانە ڕۆحت بیرەکە من ئەنفال لەزانی منی وەکو ئینسانێکی 1000 ساڵێ کردووە یعنی قورسی کردو قورس یعنی زۆر جار ئەمە نییە ئەمەیە بڵێم ئیسلامە ئێتە شتێکی زۆر گەورە لەسەر ئەمان نووسم کەچی کە دەستەدەمە قەڵەمەوە هیچم بۆ نایە لەبەرەوە هینیش ینی پاڵپشتیش نییە بۆ ئیشانە تۆ زانی تۆ لەناو واقعە ژیایی مەسەلەن تۆ ئەمە هەر چۆنێگەیکەین مەسەلەن تووشی کێشابی تووشیەوابی کە هاوکارت نییە تووشیەوابی کە ناگەی پێی یعنی ئەمانە هەموو بربەست و لەمپەرن لەوەی کە تۆ ئەتەوێت چی بکەیت و چی نەکەی ئەوە وەگوتم نەگەر جەلەمۆرد نەگەرم دێ ئەم کتێبە بچووکە کە من خۆم تموحمە بوو زۆر لەوە گەورەتر بێ ئێستش تموحمەیە هەم من لێرە حکایەتەکانم نەگیراوەتەوە خۆ نەچوومە مەسەلەن بە 2 ساعات و 3 ساعات یەکێ قسەی بۆ کردم قسەکانی نەخستۆ تێرەوە من خۆم لە کۆی قسەوینەکان چیرۆکێکم شتێکم باسی ئەم دێم کردو ئەمە خەیاڵم بوو بۆ زۆر دێیتر بیکەم وەگوتم خەیاڵم بۆ 100 دێ بیکەم بەڵام ئەمە پرۆژەی منەزەمەیە پرۆژەی ڕێکخراوێکی گەورەیە پرۆژەی سەنتەرێکی گەورەیە ئێمە کاتی خۆی سەنتەری فەرمان دروست کرد بەداخەوە سەرکەوتوو نەبوو کۆمەڵی برادەرە و برادەرانی کە دەستمان داوەتە کارێکی بەختانەوە خەریکی مۆزوعێکین کە وتم ڕوحتان پیرەکە ڕوح پیرەکە بەشێکی زۆریشمان پێی بە ئازارەکانیانەواژی نەک یعنی ئەمە بکەینە کەرەسەی خۆشییانن من ئەسڵ بڵام بەوە هەر نەبوو بیکەمە کەرەسەی خۆش هەر بڕاشم پێی نییە قەناعەتیشم وا بۆ مەسەلەن ئەگەر ئەم کتێبەی من بەیانی بتوانرێت 500 دانەی لێ چاپ بکرێ لەگەڵ
تۆیە لەگەڵ چەند برادێکە بچم لە مۆنومنتی چەمچەماڵیا لە کەلار پارەکەی بدەم بە دوو کەسکاری دوو قوربانی یعنی بەو ڕوحێتەوەش بەڵام ئیشکردن زۆر ئەستەمە لێرە مەسەلەن تۆ سەیرکە کتێبێکی لەم جۆرەکەی باڵین بۆ نمونە تیراژی 500 دانەیە یا 1000 دانەیە بۆ نمونە دوای 3 ساڵ 4 ساڵ لە زۆربەی مەکتەبەکان کۆیەکەیتەوە کەم یەگەیتە خەڵک کاژگاتە خەڵک نایخێنێتەوە ئێستا نەزانم من برادرم هەیە مەسەن کتێبێکی بە 1000 دانە کردووە 500 ناردۆ بۆ خەڵک بەس نیان خوێنێتەوە مەسەلەن دوای 2 ساڵ سەیرەکەی چۆن ناردێتی بۆ خەڵک بە دیارەکەشەوە کەلێنووسیوە لە کتێبخانەیەکای دۆزیتەوە فرۆشتوێتەوە یعنی ئەمە یەکێک لە کێشەکانی ئێمەیە ئەنفال نەبووتە پرۆسەیەکی نەتەوەیی نەبووتە مەسەلەیە پرسێکی نەتەوەیی گەورە کە هەمومان لە دەوری کۆبینەوە بەشێ بین لەوەی مەسەن ئەگەر ئەنفال جەرەمۆر لامێزی خوایە ئەگەر 10,000 دانەت کرد هەر 10,000 فرۆشرا تۆ توانی قەشقەش بکەی ئەگەر قەشقەت کرد 10,000 کرد هەر 10,000 فرۆشرا ئەو هەموو زانکۆ ئەو خوێنوارەیە زانیم دیارێکی مەتربێکی زانکۆ وتم ئەنفال لای تۆ چیە گەینی و چی ناگەین لێم کێشەم نییە و کێشەی من نییە تووشی شۆکەبی یعنی ئەمە ئەلمانیە گواناڵێ جوولەکەی گواناڵێ بۆ قەزەکەی خۆی لەبەرەوە بڕواکەم مادووبوونێکی زۆر ینی من هەر بۆ جەلەمۆرد نەبوو وەگوتم بۆ شوێنەکانی تریش بوو بەڵام هینم کرد نەمتوانی ڕامگرت ئێستاوەی قەشقەشم لە بەردەستایە بەڵام ناتوانم مەسەلەن درێژەی پێ بدەم وانە لەو گۆڕە بە کۆمەڵانە زۆر شتاتەوە جلوبەرگ هاتەوە سەعات هاتەوە ناو هاتەوە ناو وەگوتم لە مستەشفای نوگرە سەلمان مەعاون توبیەک هەر کەسێک کە چوو بوو شتێکی بۆ کردبوو لیستەکە من لامە و لای خەڵکی تریشەیە لای دکتۆر محەممەد ئیحسان شێوە نازانم بینیم تەکاتی خۆی بابزان لیستەکەت بینیوە مەسەلەن بەو شێوەیە مە بەوەرەخینەکە مەسەلەن نووسراوە بۆ نمونە مەلیکە تاهیر جەوهەر 1/7 لەدایک بووە 4/6/8 بسبب توقف دور دمویە مردووە ئەسمام تۆفین فقال حسەلمان هونینەکەیە خەڵکی کوێ خەڵکی دووزە ڕەزا محەممەد شەریف 1/7/1970 لەدایک بۆ 15/6/1970 لە خەڵکی دوکانە بە هەمان حاڵەت ئەمە مەسەلەن ئەم هینا ئەم لیستە لیستێکی 92 کەسی بوو کە ڕەنگە زۆری تریشە بن ئەمە تەنیا ئەم لیستە بەسە بۆی کە باعث بخەیتە چوارچێوەی ستەمکاریەکەەوە کە جینۆسایدی نەتەوەیکی کردووە چونکە هەموو تەمەنەکانی تایە مناڵی تایە گەورەی تایە هەموو ناوچەکانی شتایە یعنی سیرکە چەمچەماڵ کفری سەرچنار کەلار هەڵەبجە دووس دیانە هەڵەبجە بۆ نمونە کوێی تر هەڵەبجە دووکان قەرەداغ هەمووی تایە ینی ڕێکدا بەش بۆ بەسەری هەموو لەبەرەوە ڕەنگە هینێکی ئاوها بەس بێ بۆی کە تۆ بڵێ کاکەمە تەقتەق بۆ نمونە شوێنی تر بەرحاڵ پێتەڵێ ئەم لە هەموو کوردستانە پرۆسی ئەنفالی جێبەجێ کردووە لە دەرەوەی خان و معاش و ئەو شتانە ئەوەی کە زۆر گرنگ بوو بۆ ئەنفال زەدەکان بکرێ جێڕانەوە بوو بۆ نێو ژیان دروستکردنەوەی پەیوەندی بوو لەگەڵ زەویە نەکرا ئەمە نەکرا نایشکرێ بڕوان بەم دەسەڵاتەن یا بە حیاتی بیکە هەر بۆش ناکرێ ناتوانێت پەیوەندی دروست کاتەوە لەگەڵ زەویە لەگەڵ ئەو ئینسان ئەنفال زەدەیە ئەمە یەک دوو لانی کەم چاو لە ئەرمەنەکان بکەن ئەرمەنەکان مەسەلەن بڕۆ بزانێت چیان کردو بۆی کە لە ئازارەکانی خۆیان نیشان بن هیچ ئێمە ئەوەی کە کراوە جوودی تا شخصە یعنی تا ئیستا وەزارەت هەیە شتراوە بەڵام ئەوە نییە کە تۆ ئەتەوێ ئەوە نییە کە تۆ خەونی پێوا بینی لەبەرەوە بڕای من تا ئەنفال لە بەردەممانەوێت تا نەکەوێتە پشتمانەوە ئێمە هیچمان نەکردو کاتێکەوێتە پشتمانەوە کە ئێمە لەسەر پێی خۆمان وەستابێتین و بەڕاستی لەگەڵ وای بین کە ئینسانی کورد لەسەر پێی خۆی وەستێنین نەک بۆ چاو بەستێکی و بۆ فێڵکردن لە بوولەوە ینی من هەرچەنە ینی وڵاتان کەم گەڕاوم بەڵام هەندێک لەو هاوڕێیانەمان کە زۆر گەڕاون زیاتر لە من ینی ئیجارنەوە ملەتایە زۆر لە ئێمە کەم درامتتر بووە و هەلومەرجی بۆ ئێمە ڕەخساوە ڕەنگە بۆ ئەنج نەڕەخسابێ و تاوانەکانیان زۆر لە ڕووی زەمەنیەوە لە پێش ئێمە بووە بەڵام بڕۆ ئەوەندە جوان ئەرشیفیان کردووە نەجوان دیکۆمنتیان کردووە ینی هەموو شتێکی
ژیانی ئەو کەسانیان ئێستا هێناوەتەوە تۆ لە چاوی خۆت ئەیبینیت چ لە مۆنۆمنت و مەتاحفەکانیان و چ لەو فلیمە دیکۆمنتاریانەی کە ئەبێنرێن و لێرەش نەماشایەکەن و چ لەو کتێبانش کە دەربارەیان نووسراون بەڵام بەداخەوە ئێمە یعنی کە ئەنفال بوو لە ساڵی 1970 لە 91 مانگی سێ یعنی کەی کردە کەمتر لە 3 ساڵ لەم تاوانە ئێمە بەشی زۆری کوردستان کەوتە دەستی خۆمان و ڕزگار کرا و دەستمان پێگەیشت و لەناو ئەم خەڵکانەیە ژیاین حکوومەت یعنی ئاسانتر بوو لەوەی کە بۆ نمونە گەر تۆ 40-50 ساڵ بەسەر تاوانێکە تێپڕ اینجا بچی ئیشی لەسەر بکەیت یعنی لە دوای 3 ساڵ تۆ بی دەخەوەن ئەزمموی حکومڕانی خۆت و دامەزراوی دەوڵەتی بەڵام بچیمان لەسەر کرد هەموو ئەو کارانەی کە حکوومەت کردێتی کەڵم وەکو حکوومەت بەرتاقی ئەو نییە کە یەک کەس کرد بێتی ئەمە بڕاستی ئینسان بۆ تەریخ بۆ دوا ڕۆژ باوەڕم وایە خۆ ئێستاش ئەگەر دەنگ ناکەین یا ئێستا بە جۆرە جۆرەمان باس ئەمە ناکرێت بۆ دوا ڕۆژ من پێم وایە بێتە بەرپرسیەتی زۆر گەورە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و بێتە مای شۆکێکی زۆر گەورە بۆ نەوەکانی داهاتوومان کە حکوومەتێک بەو گەورە و بۆ هەموو کە دەسەڵاتەوە بەقەت 4 ڕۆژنامەنووسیشی لەم کەیسە نەکرد بێ ئەمە تاوانی زۆر گەورن و ئەمە هەر بۆ ئەنفال ڕاز نییە بۆ هەڵەبجەش وایە بڕۆ ئێستا بڕۆ بۆ شنگال خۆ شنگال کەمتر وە ساڵ 2 ساڵ نابێ هێشتا 2 ساڵ نابێت کە ئێستا قساکەین تاوانی جنۆسایدی شنگال ئەنجام درراوە ئێستاش دڵنیانی لەوەی چەند کەسمان جنۆساید کراوە چەند ژندیار نییە چەند کەس بزرە چەندێ شەهید بوون لەو تاوانەیە چەند گۆڕی بە کۆمەڵە ئەی باشە چ جایەوە کرد 20 ساڵتر دەستی بۆ بەری لەبەرەوە کەم تەرخەم بووین زەمن و کاتێکی زۆرمان بە فێڕۆدا و ئێستاش بەڵام وەکووتم لانی کەم بەشێک لەو کەرەستە خاوانە لە ژیانە ماون خۆیان و بەشێکیش لەم بەڵگە و دیکۆمنتان هێشتا لە بەردەستان لەو کتێبانە توانێت حکومەت سوودی لێ بینێ لانی کەم ئەگەر بیتوانێت لە ئاستی هۆلیوود فلیمێک بەرهەم بێن لێ حکومەت ئیمکانیەتی هەبوو باسیم قەیراندارایی ناکەم ئەو سەردەمی تەخشان و پەشانە پارە زۆری کە هەبوو دەیتوانی وا بکە بۆی ئاشنایەتی گیان بەم تاوانە ینی ئینسان بەڕاستیەکی هەندێک شوێن تووشی شۆکە بی بڕوا پێمە چوین ئەمریکا ینی هەندێک لە ڕەوزەوە تاوەکو زانکۆ چوین و هەندێک کەنیسە و هەندێک مؤسسات یعنی نەک نیانەزانی ئەنفال چییە خەڵکی وایە بۆ یەکەم جار وشەی کورد ببیستێ مەسەن چوین دە کەنیسە ئەو هاوڕێکانم ماوەنەوەی پێکەوە چوین زیاتر لە 1000 کەس لە هۆڵێکا بۆ ئێمە بردو سەر مەسرحیانە ئەمانە کوردن هیچ کەس هەیە لە ئێوە ناوی کوردی بیست بێ یەک ژنێک دەستی بەرزەوە کرد پیرێژنێکی سەرسپی بووتی وەڵام من کاتی خۆی کە چیمیایدایەتی لە هەڵەبجە لە BBC لە تەلەڤیزیۆن بینی و مەزانی و مەمیلەتێکی چیمیای لێ دراوە بڕۆکە هەمومان لە خۆشیە چون ڕسممان نەکەوت بردەوە میلەتێکی هێشتا وەکو میلەت نەماتوانین خۆیان بناسیێنین چ جای ئەوەی بین ئەم تاوانانە ئاشناکەن بدنێ ئەوەی کە پێویستە بە شخصی خۆمەوە من ینی ئەتوانم بڵێم ئەوەی کردومە اینجا خۆناغی گواستنەوەیەتی بۆ زمانەکانی تر ئەو کتێبانی چاپم کردوون بە کوردی تا ئێستا 10 کتێبیانم بە ئەنگلیزی چاپ کردووە و وابزانم یەک کتێبیان حکوومەت پارەی تەرجەمەکەی داوە ژینیان 9 کتێبەکەی تر هەشتیان یەکێکیان کۆمەڵی ڕناکبیری کەرکووک پارەی تەرجەمەکەی داوە 8 کتێبیان لەسەرێکی شخصی خۆم وەرم جێڕاون پارەم داوە و 8 کتێبیان کراونەتە فارسی بۆ کرمانجی ژوور و سیانیان تەرجەمە کراون و چاپ کراون یەک کتێبیان کراوە تورکی عەرەبێکەش وەزەم 4 5 تا ئێستا چاپ کراون و خەریکەوەکانی ترشین من هیوادارم حکوومەت بیر لەوە بکاتەوە لانی کەم دامەزراوەیەک ئەگەر دروستەکا بە ناوی دەستگای یادەوەری کۆی ئەم تاوانکاریانەی کە لە چوارچێوەی جینۆسایدان پێکەوە لەم دامەزراوە کۆ بکاتەوە و کار بکات لەسەری چۆن بە ئەرشیف و دیکۆمنتکردنیان و اینجا بۆ ئاشناکردنی دنیا بەم تاوانکاریانە بیر لە تەرجەمەکردنی لانی کەم ئەو کارسە و شتانە بکاتەوە کە تا ئێستا کراوە قوربانی هەیە 10 مقابلە کراوە بەڵام دراوسێکەی هەمان معاناتی ئەمان ئازاریە لە نوگرە سەلمان گەڕاتە بە یەکجار لە دەرگان نایەوە مەسەڵەن پرسیارێکی لێ بەشێکی تەمەڵەیە بەشێکی تێنەگەیشتنە لە ئازاری ئەم قوربانیانە یعنی ئازاری پورەزینەت و ئازاری میمکە پەسەند هەردووچیان لە نوگرە سەلمان گەڕانەتە هەردووچیان مناڵیان ڕۆیشتون خۆ قابلە یعنی هەردووچیان دوو دەموچاویان هەیە دەموچاوی گەرمیان نییە بۆ ئەبێ ئەم بێت سەر شەشە بۆ ئەبێ ئەم نەیە یعنی کە جارێک کات بۆ جاری دووەمە بێ هەر ئەم بێ بۆ ئەو نەبێ ئەمە زۆر زۆر منی ئازارداوە بەڕاستی و قسەیەکیش کە لە ناو ڕۆشنبیرەکان منی ئازارداوە چییە چۆنەڵێ بە چاوی سوکردنی کاری تۆیە وەکو چالاگوان مەسەن بۆ نمونە خەڵکە بۆ خەڵکی ڕزگاری بووە پرسیاری لە من کردوڵە تا ئێستا چەند چیرۆکت دۆکۆمنت کردو منیش هاکەزایی جوابماتوتمە 100 چیرۆک 100 چیرۆکی قوربانەکە ئەڵە کەمە
ئێکتم کاکەجان خۆ تۆ بە خۆت لە ڕزگاری ئەژی حەد دراوسەکانی خۆتکە 2 چیرۆکت کرد کۆ کردایەتەوە بنووسیاتەوە منەوە قسەیەم لێ وەرەگرتی یعنی ئەم بێ ڕێزیکردنە بە ئیشی خەڵک ئەم بێ ڕێزیکردنە بەو قوربانیانە بەڕاستی زۆر ناخۆشە و جێگەی خەڵێکی ترەیە کە من پێم خۆشە لێرە باسی کەم ئەویش کاری ڕاگەاندنکارەکانە تەنانەت کاری چالاگوانەکانە چالاگوان ئەوانەی کە خوانی شەکەن چالاگوانە خۆی ئیشەکە ئەڵێ هیچ نەکراوە بۆ ئەنفال ئەی تۆ چەند ساڵە چیەکەی مەسەڵەن بۆ نمونە دەستگای ڕاگەاندن ئەڵێ هیچ نەکراوە بۆ ئەنفال کاکە کراوە بەڵام ئەکرا 100 ئەوەنەی تر بکرێ یعنی کاتێک کاڵێ هیچ نەکراوە ئەمە بەدگومانیەکی زۆر خراپ دروستەکە مەسەڵەن بۆ نمونە من ئەگەر بێم وەکو ڕاگەاندنکار دایکێکی ئەنفال ژنێکی ئەنفال کراو گەڕاوەیەکی نوگرە سەلمان بیهێنم بیجۆڵێنم بۆی کە بڵم ئەنفال هیچی بۆ نەکراوە درۆی پێیەکەم ئەحترامم هەیە بێڕێزی پێیەکەم زانین بۆ لەبەرەوەی بەلایانی کەم و موچەیەکی نیوە ناچڵی هەیە کاتە شتێک کراوە بەڵام کەمە ئەم ناڕاستی وتنە هەمیشە بەدگومانی دروستەکە هەمیشەوە هەستەکەی ئێمە ئەڵێن بۆ کەسوکاری ئەنفال شتێک کراوە بەڵام بۆ ئەوانەی کە قوربانیان نەداوە زۆر زیاتر کراوە ئەمە گرفتەکە ئەلێرەیە مەسەڵەن بۆ نمونە هەموو شەریحەیەک زەوی وەرگرتووە هیچ شەریحەیەک هەیە لە وڵاتەیە زەوی وەرنەگرتوێ بەڵام ئەوەی کە باسەکرێ تەنها هیچ شەیدان و ئەنفال کراوانە ئەمە ئەلێرەیە بێڕێزیکردنە بەو شەریحەیە یعنی بۆ ئەبێ ئەوەی ئەوان باز بکرێ بۆ ئەبێ ئەمان باز نەکرێ ئەجا دوایەوە بۆ ئەبێ باز بکرێ یعنی بۆچی ئەبێ باز بکرێ مەسەڵەن ئەم مزایەدەکردنە چییە ئەمانە منی عەزێتداوە زۆر جێگەی سەرنج و تێبینیم بوون خاڵێکی تر کە عەزێتمەدا بەڕاستی ئەوەیە کە هێشتا زمانی ڕاگەاندنی کورد زمانێکی زۆر هەژارە لە بەرامبەرەوە تاوانە یعنی کەم ڕاگەاندنی هەرێمی کوردستان هەیە دەمم پێگەیشتە بێ و هۆشداریەوەم نەدابێ یعنی ناوهێنانی کەسوکاری قوربانیانی ئەنفال بە پاشماوەی ئەنفال لای من شتێکی زۆر ناشرینە بەڕاستی بێڕێزیکردنە هەم بە خۆت هەم بە بەرامبەرەکەت یعنی ئینسانێک وەرە نمونەی حەسەنی حاجی عەلی هۆمەربل لەبەرەی دوو دایک بەس خۆی ماوە دە ئینسانی بێسەر و شوێن کرابێ کەس نەزانێت لە چ گۆڕێک ژێر خۆڵ دراوە تۆش هەموو حرمەتەکە دەونە پێی بڵێ پاشماوە یعنی لە جاتیەوەی کە لە زمانێک لە ئاستێکی بەرزاتۆ ئەم کەسە هەست بە حرمەتی خۆی بکات لە بەرامبەر من ڕخنەیەکی زۆرم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کەم تەرخەمی تا بەڵام گرفتێکی زۆرگە ئەو کاتێک کە معارەزە هەبوو معارەزە وەکو کارتێک لە دژی سڵتە بەکارێنە سڵتەش وەکو مزایدەیەک لە دژی خەڵکو لە دژی کەسوکاری قوربانیان بەکارێنە لە کاتێکا هیچیان ئیشێکی ئەوتۆیان بۆ دۆسەی ئەنفال نەکردووە لە دنیای دەرەوەی خۆمان مەسەڵەن بۆ نمونە بزوتنەی گۆڕان زۆر ژووری هەیە ژووری نەوت و ژووری هەڵبژاردن و ژووری نازانم چی و بەڵام ژوورێکی نییەوە ژووری جینۆساید باشە مەسەڵەن بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی کە ئێستا من لە کەناڵەکەی ئەوانەوە قساکەم ئەتوانێت لەسەر ئاستی دنیای عەرەبی کارێکی زۆر گرنگکە کە ئەو لەسەر ئاستی نێو دەوڵەتی بۆی ناسەلمێنرێ خۆ ئەتوانێت مەسەڵەن هەر لە ڕێگەی ئەو خەڵکانەیە کە ئەچن بۆ حەج لەگەڵ زانایانی ئیسلامی محاولەیە بکە کە ئەم تاوانە زۆر گەورە بوو دەرحەق بەم مسڵمانانە یەرەکرا بکەم تەرخەمی کردووە من ئەمە وەکو نمونەیە یەکگرتووی ئیسلامی بە هەماشە دکتۆر عەلی قەرەداخی نەیەتوانێت کاری زۆر گرنگکە لەسەر ئاستی باشە ئەمە بۆ هەموو ڕوبەڕووی حکوومەتەکەیتەوە کە خۆ سوور زانی نایکە مەسەڵەن با بڵین لەو ئاستەیانەیە من ئەم پرسیارەکەم حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمی کرد ئەی ئێوە چیتان کرد حکوومەتی هەرێمی کوردستان یادەکان ئەکا بە شوێنی مزایدات و پارەپولێکی زۆری لێ سەرفەکرێ و بە هەدەرەچێ من بە مەسئولیەتەوە ئەواڵێم بەڵام تۆ باشترین پەرچەکردار دەڵێ من بایکۆتیەکەم دەی باشە بایکۆتی ناکەم من یادێکەکەمەوە لەوەی ئەو باشتر بێ پارەش تێ نەچێت وایە دوا قسەم ئەوەیە ئەنفال بمان کاتەوە بە ئینسان بە مانا ڕاستەقینەکەی خۆی بە مانا سروشتەکەی خۆی ئینسانی ناتوندوتیش ئەنفال بمان کا بەوەی کە لێبوردە بین بەرامبەر بە یەکتری لە پێش هەموو کەسێکەوە ئەنفال بمان کا بەوەی کە ئێمە بەرامبەر بە
نارەکانمان ئەنفالچی نەبین زۆر گرنگە من دژی داعش بووم خۆم وەکو داعش تەسەڕف نەکەم من دژی بەعەس بووم و خۆم یعنی ڕەفتاری بەعسیم نەبێ من ئەمەم زۆر بەلاوە گرنگە لە هیچ شتێکە لە بەعەس نەچین نە لە شەڕمانە نە لە ئاشتیمانە